من ناوم ڕزگار خضر مستەفا ناسراوە بە ڕزگار خەلیفانی موالیدم 1992 دانیشتووی شارۆچکەی خەلیفانم گەڕەکی خەبات ماوەی چەند ساڵێکە خاوەن ئەم دوکانم خۆشبەختانە توانیم بژێوی خۆم و ماڵ و منداڵم لەسەری دابین بکەم و هەروەها لەسەر کارەکەشم بەردەوامم. پێشتر کاری ترم کردووە ئەویش کاری کارت فرۆشتن لە بەردەم دوکانەکان، بەڵام بیرم لەوە کردەوەکەوە بم بە خاوەن کارێکی لەم جۆرەکە هەموو هیوا ئاواتێکم بوو، ئەوش کاری ئیستینساخ و ئەسیلە لۆ نمونە ئیستینساخ و برین ئەشیا داخیلکردن و سکان و ئەو جۆرە شتانە و نووسین. حەز دەکەم دوکانەکەم فراوانکەم و ئەشیای زیاتری تێ بکەم، بەڵام هۆکاری دارایی هەیە، ئەویش لەبەر نەبوونی باری دارایی. بۆ نمونە ئەگەر بمەوێ موبایل بفرۆشم لە دوکانەکەم، بۆ نمونە 50 موبایل بینم نزیکە $1 دەفتەر تەکلیفە، ئەو پارەیەشم نییە و لەبەر ئەم هۆکارە نەمتوانیوە کارەکەم فراوانتر بکەم و ئەشیای زیاتر بینم. لە سەرەتای دەستپێکردنی ژیانم، لە سەرەتای لەدایک بوونم، لەگەڵ هەڵچوونی تەمەنم گەورە بوونم، هەستم بەوە کردکەوە ئێسکە نەرمەم هەیە و ناتوانم هەموو کارەکانم بە تەنها بکەم، و بەڵام ئەمە نەبۆتە ڕێگر لە بەردەم ڕایکردنی کارەکانم. وەک کەسێکی ئاسایی ئەتوانم بژێوی ژیانی خۆم دابین بکەم و زۆربەی کارەکانیشم حەزم لێ و حەزەکەم بە خۆم بکەم بێ ئەوەی داوا لە هیچ کەسێک بکەم، بەڵام هەندێک کار هەیە کەوا لە توانای هیچ کەسێکی ئاساییش نییە کە بتوانێت بە تەنها بیکات. داواکارم لەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن کۆڵ نەدەن و هەروەها بێهیوانە بن لە ژیان، بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن و چاویان لە دەستی هیچ کەسێک نەبێ بۆ ئەوەی بەخێویان بکات و یارمەتیان بدا. بۆ نمونە من کەسێکی کە دەبینم لەسەر جێگا کەوتووە یان کەسێک دەبینم کەوا لەسەر عارەبانێ و خەڵک یارمەتی دەدا، من دەڵێم خوایە زۆر سوپاس بۆ تو کە من بەو جۆرەم، من تەنها کەمێک هێزکە نەرمەم هەیە، ئەگەرنا بەپێی خۆم ئەڕۆم و ڕۆژانە کاتژمێر 8 بۆ 8:30 دێمە سەرکارەکەم و تا نیوەڕۆ و دوای نیوەڕۆژ دێمەوە دوکانەکەم بۆ ڕایکردنی کارەکانم و خزمەتکردنێک کە بە خەڵکو و سوودێکیشە بۆ خۆم.